مناڵەکە پرخەپرخی هەیە دەمەکاتەوە جۆڵەی زۆرە لە کاتی خەوا پێویستە دایک و باوکی مناڵ حەقی خۆیانە کە بە وریای مامەڵەی لەگەڵا بکەن ئەگەر مناڵەکەت شەوان پرخەی هەیە یاخۆت هەستەکەی بەدەم هەناسەیە یا هەندێک جار نیگەرانیشی لەوانەیە هەناسی قەتع بێ ئەو مناڵە لەوانەیە کێشەی لەوزەتێنی سێم یاخود زیاگۆشتی پشتی لوتی هەبێ. ئەم زیاگۆشتە چییە؟ خۆی لە ڕاستیە پارچەی گۆشت هەروەکو لەوزەتێنەکان وایە. ئەنجا لە بنمێکی پشتی لوتەوانێ گەشەکە لە تەمەنی 1 ساڵ و نیو دەست پێەکە هەتا 5 ساڵی گەورەیە بێ. لە دوای چوونە مەکتەب و ئەوانە و زۆر ڕێتی ئەچێکە وردە لەگەڵ گەشەبوونی مناڵەکە ئەویش بچووکتر دەرکەوێ. بەڵام لە هەنێ مناڵە ئەزانی زۆر گەورەیە بێ واکای بەڕاستی کێشەی بۆ دروستەکە. کۆمەڵی لەو کێشانەی کە هەیەی ئەو باوانم بوو کە ئاماژەمان پێە. مناڵەکە پرخەپرخی هەیە دەمەکاتەوە جۆڵەی زۆرە لە کاتی خەوا لەگەڵ هەموو ئەوکردنێکی کۆئەندامی هەناسە زیاتر ئەم کێشانە زیاترەکەن یاخود هەندێک جار بەڕاستی مناڵەکە کێشەی بیستنی بۆ پێیابێت چونکە ئەبێتەوە هۆی هەوکردنی بەردەوامی گوێچکەی ناوەڕاستی ئەویش لە ڕێی فشارخستنە سەر ئەو بۆڕی کە لە بینی گوێچکەی ناوەڕاستی لوتا هەیە کە نزیکە لەم زیاگۆشتەوە کە لەوانەیە لە قوتابخانە کێشەی بیستنی بۆ دروست بێت لە مامۆستا تەنانەت لە دایانگۆ باخچەکانیش هەمان شێوەیە یاخود هەندێک جارە بێتەوە هۆی بەڕاستی هەوکردنی بەردەوامی گیرفانەکانی لوت. ئەم مناڵەکە ئیفرازاتی لوتی زۆرە بێ تایە بێ کێشەی کۆکەی ئەبێ بە شەوا بە تایبەتی بابەتێکی هەستیارە پێویستە بە دایک و باوکی مناڵ حەقی خۆیانە کە بە وریای مامەڵەی لەگەڵا بکەن پسپۆری تایبەتی لێ ئاگادار بکەنەوانی و ئێمە چۆن تشخیصیەکەین بەڕاستی زیاتر لە گوێگرتن لە دایک و باوک و لە هەمان کاتە ئەتوانین لە ناو بابڵین کلینیکە لە ڕێی پشکنین بە نازۆر یاخود لە ڕێی ناردنی نەخۆشەکە بۆ شعەیەکی بابڵین زیاگۆشتەکە ئەتوانین تشخیصی بکەین و ڕادەی گەورەبوونی زیاگۆشتەکە بابڵین دیاری بکەین. تەمان ئەم زیاگۆشتە وەکو باسم کرد هەروەکو لەوزەتێنەکان وایە ئیشەکەش هەر بۆ بەرگریە بەڵام زۆر جار لەگەڵ لەوزەتێنەکان ئێمە ئەم زیاگۆشتەش لابین زۆر جار بەڵام هەندێک جار هەیە بە دیاریکراوی تەنها زیاگۆشتەکە لابین ئەوش کە بزانین کە لەوزەتێنەکان زۆر کێشەی بۆ دروست نەکرد یا خۆی دایک و باوکەکە خۆیانەوەن دکتۆریان حەزەکەین لەوزەتێنەکانمان بمێنێ ئەگەر کێشەی نەبێ بە زیاگۆشتەکە لابین چونکە زۆر جار زەڕۆرە بێ. بەڵام لەوانەیە دایک و باوک پرسیار بکەن ئایا دکتۆریان توانی چاوەڕێ بکەین تا بزانین بۆ نمونە ئەڵێن هەر کاتێک تۆ هەستت کرد ئەم زیاگۆشتە تەنها لە کاتی پەتا لەوانەیە کێشەی پرخە و لوتگیرانەوە نیشانەکانی بۆ دروستکە دوایەوە تەبیعی ئاساییە بێتەوانەی خەوی هەر کاتێک کەستێک کرد بیستنی کێشەی نییە بیستنی تەبیعیە یاخود پزیشکەکە لە ڕێی گرتنی هێڵکاری گوێچکەوانێ دەرکەوت کە کێشەی بیستنی نییە ئەتوانین چاوەڕێ بکەین چونکە وەکو باسم کرد لە تەمەنی 10 ساڵی ئەوانە بەدواوە ئیتر زۆر کاریگەری نامێنێ زۆر دەگمان ڕێکەکەوێت لە تەمەنی هەرزەکاری و با بڵین 5 ساڵی بۆ 20 ساڵی نامێنێ چونکە ئەو شوێنە کە گەشاکە گەورەیە بێ ئەم زیاگۆشتە بۆ خۆی بچووکە بێتەوانێ لەبەرەوە لەوانەیە هەندێک جار دایک و باوک پرسیاریەوە بکە بڵێن دکتۆریان بۆنی باشتر نییە و زەڕۆرە بۆ ئەماڵین تا تەمەنی 4 ساڵیش ئەگەر بزانین کێشێکی وای زۆر دروست نەکردووە تەنها لەو حاڵتانی کە ئەگەر کێشەی گوێی ناوەڕاست و بیستنی بۆ دروست کردبوو ئەوە گوێ بە تەمەن ناین یاخود نەخۆشەکە وای لێ کردبوو کە هەناسی باش نەبێت شەوان خەبەری بکاتەوە هەناسی قەتع بێ دایکەکە نیگەرانەکە ئەوە پێویستەکە بەڕاستی ئەو زیاگۆشتە لا ببرێت ئەو کاتە دەستگای تر هەیە بتوانێت جێگی بگرێتەوانی بۆ بابەتی بەرگریەکە هیوادارم بابەتەمان سوودمەند بێ بۆ هاوڵاتیانی بەڕێز. سمارت وەرچەرخانە